خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین لە ئێستادا لەسەر ئاستی عێراق جم و جۆڵی سیاسی دەستی پێکردووە بەتایبەت کە هێز و لایەنە سیاسی کوردیەکانیش لە هەوڵی جددیدان بۆی لە عێراقی داهاتوودا یاخود لە ئەگەر و پێشهاتەکانی داهاتووی عێراقدا ڕۆڵ و کاریگەری خۆیان هەبێت. ئەمە جگەلەوەی کە وەکو هەمیشە دەگوترێت لەسەر ئاستی عێراق وڵاتە ئیقلیمیەکان ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە داڕشتنی خەریتەی سیاسی عێراق. بۆیە دەبینین کە وڵاتە ئیقلیمیەکانیش چ بەنهێنی بێت یاخود چ بە ئاشکرا ڕوو لە بەغدای پایتەختی عێراق دەکەن و قسە لەسەر داهاتووی عێراق دەکەن. ئێمەش ئەم شەو لە پانۆرامادا هەموو هەنگاوانە لە ڕێگەی دکتۆر بەختیار شاوێز وتەبێژی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق شی دەکەینەوە بزانین کورد ئەبێت چی بکات و ڕۆڵی کورد چییە و عێراقی داهاتوو بەرەوکوێ. دکتۆر سوپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا، سوپاس بۆ ئامادەبوونت. بەڕێستان وەکو ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هاوکات وتەبێژی فراکسیۆنێکی کاریگەری ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق، پێتان وایە ئەمە ئامادەکاریەکە بۆ عێراقی داهاتوو مەسەلەن لە هاتنی وەزیری دەرەوەی ئێران، هەندێک شاندی تر بەنهێنی، هەندێک شاندی تر بە ئاشکرا، هەموو ئەوانەی کە ئەیبینین ئێستا و جم و جۆڵانەی لەسەر ئاستی ساحەی سیاسی عێراقی ئەیبینی. زۆر سپاس کاک زانا بە هیوای سەرکەوتن بۆ جەنابەت. سڵاو و ڕێز بۆ تەواوی بینەران. لە ڕاستیە مەسەلەی هاتنی وەزیری خارجیە ئێران یان با بڵێن ئەو جم و جۆڵانەی کە بینیومانە شتێکی نامۆ نییە بە عێراق، بە تایبەتی مەسلەی کاریگەری ئێران لەسەر عێراق و ئەمریکا و هەندێک لە وڵاتانی ناوچەکە. بەڵام ئەوەی کە لێرەدا هەیە ئەتوانین بڵێن شتێک گۆڕانکاری هەم لە ئاستی ناوخۆی عێراقیدا و هەم لە سەر ئاستی ئیقلیمی و دەوڵەتیدا ڕووی داوە. کابینەی بایدن ئێستا کارەکات و جۆ بایدن سیاسەتێکی نوێی هەیە. هەمومان نەزانین کە لە ساڵی ڕابردوو و لە 4 ساڵی سەردەمی ترامپە لە ناو خۆی عێراقدا کێشەکان زیاتر تون بوونەوە، مزاهراتی گەورە ڕوویدا، خۆپیشاندان، کوشتنی قاسمی سلێمانی و ئەبوبادی موهەندیس بەڕاستە خۆی لەلایەن ئەمریکیەکانەوە کۆک و دەستێوەردانێکی ڕاستەوخۆ بوو. هەموو ئەمانە دوجار لە سەرەتای ئەم ساڵەوەی عادەنەزەرێ کراوەتەوە بە ناوخۆی سیاسی و ئەمنی لە عێراقا و لە ناوخۆی خۆشماندا با بڵێن ناوخۆی حکوومەتی عێراقیدا گۆڕانکاری ڕوویداوە. کازمی ماوەیە کە هاتووەتە سەر حکووم و دەیەوێت هەڵبژاردنێکی پێشوەخت ئەنجام بدا، وعدی داوە لە کاتی دەست بەکاربوونیدا و دەیەوێت ئەم هەڵبژاردنە بکرێت لە کاتی خۆیدا کە دەیدەیە. هەموو ئەمانەوە ئاکا کە جموزوڵەکان زیاتر بن، یعنی ئەمڕۆ بینیمان کە سەرۆک کۆمار هاتە هەولێر با بڵێن سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و سەرۆکی پارتی و سەرۆکی دادگەری و یەکگرتو و لایەنە سیاسیەکانی بینیوە. ئەمە خۆی بۆ خۆی پێمانەڵێ کە عێراق بەرەو قۆناغێگەڕوە و لە بەردەم گۆڕانکاریەکدایە. ئیزافەتەن بۆ ئەوە دۆخی تێکچنراوی ئەمنی بەهۆی بوونی میلیشیایەکی زۆر لە ناوخۆی عێراقدا بە تایبەتی لە بەغا و لەسەر شەقامەکاندا کە ئەمانە بەردەوام هەڕەشەیان کردووە لەسەر هێزە ئەمنی عێراقیەکان و هێز و دام و دەستگا دەستوریەکان. بۆیە بە تەئکید ئەم ساڵی جۆرێک لە گۆڕانکاریە بێ، جا مەرجیە گۆڕانکاریەکەش بەرەو پێشەوە بچێت ویان با بڵێن دیوێکی ئیجابی هەبێ. ڕەنگە دەکرێت بڵێن هەمیشە عێراقی مفاجعات، ینی مفاجعەیەک ڕوودات نازانین مفاجعە کە بەرەو باشیە بەیان بەرەو خراپ. دکتۆریانی مەسەلەن ئەو باسی هەڵبژاردنی پێشوەختت کرد، چیوە ئەکا هەڵبژاردنەکە لە کاتی خۆیان بکرێەوە، چیوە ئەکا کە هەڵبژاردنەکە هەڵبەت مەبەستم کە ئەڵم لە کاتی خۆیان بکرێن بەس لەو مودەی کە دیاریکرا بۆ هەڵبژاردنی پێشوەخت و چیوە ئەکا کە لەو کاتیان نەکرێ و بڕواتە زەمەنی قانونی خۆی. چەند خاڵێکەیەکەوا دەکا کە بڵێن هەڵبژاردن لە دەیدا ئەکرێواتە هەڵبژاردننی پێشوەختە ئەکرێ. خاڵی یەکەمیان بریتە لە مەسەلە قانونیەکانە کە کۆتایی پێهاتووە، ئەوەی کە پێداویستی یاساییە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت کۆتایی هاتووە. پەرلەمان یاسای انتخاباتی دەرکردووە، سەرۆک کۆمار تەصدیقی کردووە و هەروەها سەرۆک کۆمار مەرسومی کۆماری دەرکردووە، مەرسومی جمهوری دەرکردووە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت و لە هەمان کاتە پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنگی داوە لەسەر هەڵوەشانەوەی خۆی لە حوتی دەدا ئەگەر دەیدا انتخابات کرێت. کەواتە لە ڕووی قانونیەوەتە خاڵی یەکەم
پێدراوە قانونیەکان و پێداویستی قانونیەکان کۆتایی هاتووە لە ڕووی تەکنیکیەوە گەر سەیری بکەین بۆچی ئێمە دەڵێن هەڵبژاردنێکی پێشوەخت دەکرێت لەبەرەوەی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بە قۆناغەکانی ئەو خشتەی کاری کە دایناوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت دەستی پێکردو و ئەتوانین بڵێن ئەسە لە نیوەی ڕێگەکایە مەسلەی تازەکردنەوەی تۆماری دەنگدەران مەسلەی ئەو کێشە فەنیانەی کە هەبووە لە پارێزگاکاندا و بەردەوام ڕیکلامکردن بۆ ئەوەی خەڵک بچێت ناوەکانی خۆی تازە بکاتەوە ئەمە هەروەها وادەدانان بۆ هاوپەیمانێتیەکان و بۆ تەقدیمکردنی کاندیدەکان کە ڕۆژی شەمە کۆتایی دێ ئەمە مەرحەلەیەکی گرنگە ئەمێنێتەوە سەر مەسلەی مەرحەلەی تەصدیقکردنی ئێمە جارێ هەر لە تەکنیکەکان تەصدیقکردنی کاندیدەکان و دوای تەصدیقکردنی کاندیدەکان هەڵمەتی هەڵبژاردن دەست پێکا بەپێی ئەو ڕاگەیاندراوەی کۆمیسیۆن خۆی کەواتە لە ڕووی قانونی خاڵ یەکەم دووەم لە ڕووی تەکنیکی و کۆمیسیۆن ئەمانە دەڵێن هەڵبژاردنێکی پێشوەخت دەکرێت لە ڕووی سیاسیشەوە ئەتوانین بڵێن تا ڕادەیەک نیواونی و شتێک کەمتر لە هێزە سیاسیەکان لەگەڵ هەڵبژاردندان بەڵام ئەو حاڵەتەی کەوا دەکا هەڵبژاردن ناکرێ یعنی تا ئێستا گومان هەیە لەسەرەوەی کە هەڵبژاردن نەکرێ بە تەکید دوو هۆکاری سەرەکیە کەمیان دۆخی ئەمنیە دۆخی ئەمنی کە ئەڵێن دۆخی ئەمنی بۆ نمونە بوونی هێزی چەکداری زۆر میلیشیا لەسەر شەقام هەڕەشەکردن لە دام و دەستگا حکوومیەکان کە ئەمانە سەر بە بەرەی ئێرانیەکانن واتە جەماعەتی فەتح حەشدەکانن و دەوڵەتی قانونە ئەمانەی کە لە ئێرانەوە نزیکن ئەمانە هەڕەشەی ئەوە دەکەن کە با بڵێن دۆخەکان پێ هەزم ناکرێ وەم لەگەڵ ئەم حکوومەتەدانین سەر ئێشەی بۆ دروستەکەن و یەکێک لەو سەر ئێشانە بریتە لە مەسلەی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەوە پێیان وایە ئەو کورسیانەی کە هەیەیان بووە و ئەو دەنگانەی هەیەیان بووە ناتوانن بەدەستی بێنەوە لەبەرەوە نابێ هەڵبژاردننی پێشوەخت بکرێت لەم کاتاوە ئەگەر وا مەسجی ئێرانی پێنی ئەمە مەسەڵەن بەتەکید ئەمە مەسیجێکی ئێرانیە چکە لە ماوەی پێشوودردا سەدریەکان زۆر بە توندی کاریان کرد لەسەرەوەی کە هەڵبژاردن بکرێ و بەم شێوەیە بکرێ یعنی کاڵم بەم شێوە یعنی دابەشبوونی بازنەکانی هەڵبژاردن خواستی دەرچوونی قانونی محکمەی اتحادی کە ئەوەشمان لەبیر نەچێکە لە ڕووی قانونیەوە ئەمە دەرچوو هەنگاوێکی گرنگە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت دەرچوونی یاسای بوجە هەنگاوێکی گرنگە بۆ هەڵبژاردننی پێشوەخت ئەوە چوار خاڵ یعنی گا و دوو خاڵی پێشتر کەواتە لەم لە گێرمەوکێشەی ئەنجام نەدانی هەڵبژاردن بریتە لە مەسلەی ئەمنی کە ئەمە هەڕەشەیەکی جدیە و دەیانەوێت دۆخی سیاسی و جەماوەری خۆیان بەرەی ئێرانیەکان دەیانەوێت تا ڕادەیەک بەرز بکەنەوە ئەو جا بچنە ناو ئینتیخاباتەوە چکە ترسیان لەوە هەیە کە سەدریەکان دەنگێکی زۆر بێنن و لە نەتیجەدا سەرۆکوەزیرانی داهاتوو لە سەدریەکان بێ و خودی سەدریش نەیشاردوێتەوە کە ئەم جارە پێویستە سەرۆکوەزیرانی داهاتوو لە ڕەوتی سەدر بێ و خودی حەسەن کەعبی کە جێگری سەرۆکوەزیرانی جێگری سەرۆکی پەرلەمانە دەڵێ لە 100% سەرۆکوەزیرانی داهاتوو لە ئێمە دەبێت کەواتە ئێستا تقریبا بە مبارەکەی ئەوان نییە مەسەلەن مستەفا کازمی زیاتر بە مافەقی سەدر نییە خۆی کێشەکە لە چیایە کازمی خۆی کاندید ناکاتەوە و لە هەمان کاتای ئەڵێ تەئیدی هیچ لایەنێکی سیاسی ناکەم ئەڵێ وەزیرەکانی ئێمەش بۆیان نییە بە شێوەیەک خۆیان کاندیدکەنەوە تەئیدی هیچ لایەنێکی سیاسیکەن چونکە ئەم وەزیرانە بۆ مەرحەلەیەکی ئینتیقالی لە دوای خۆپیشاندانەکەنەوە بوونەتە وەزیر و کابینەکە پێگەێنراوە مەهامیان ئەوەیە کە دۆخەکە هێواش بکەنەوە و هەڵبژاردنێکی پێشوەخت بکرێ بە مەستی گۆڕانکاری بەڵام لە پشتەوە جۆرێک لە نزیکبوونەوە و لە ناڵم تەحالفات بەڵام لێک تێگەیشتن لە نێوان سەدر و مستەفا کازمی و حەلبوسی و هەندێک لە ڕەنگەلایانی کوردیش هەبێت جا ئەمە تا چەند ئەڕواتە پێشەوە مشتێکی ترە جا لێرەوە ئەمە کێشەکەیە کە ئەگەر سەدریەکان هەر لە ئێستەوە بڵین پرسیارە جۆوەریەکە ئەوەیە ئەگەر سەدریەکان هەر لە ئێستەوە ئەڵێن لە 100% سەرۆکوەزیران لە ئێمەیە ئەوانی ترچی دەکەن هەم هەڵبژاردن کێبڕکێکە بۆ ئەوەیە کە هەر کەسە و بیباتەوە و حسەیەکی زۆر بەدەست بێنێت جاێرانەکان دکتۆر ئێوە لە بەخان مەسەلەن ئەو تیزاهانە یانە ئەو ئاراستانی کە عراقی داهات و دیاریەکەن تقریبا بۆ ئێوە ڕوونە مەسەلەن لە شێ ئەبێ لە کام کوتلێ ئەبێ لە کام پێکاتە ئەزانی زۆر با بڵێن لە ناوخۆی عێراقا زۆر قورسە با بڵێن تەوەقوعی ئەوە بکەی لە کێ ئەبێ ویان چۆن ئەبێت چکەتەوە لە عێراقا هەموو شتێک هەموو دەرگایە کراوەیە هەموو ئەگەرێک ڕەنگە بەیانی ڕوو بدا ینی
ئەو لەناو عێراقا لەبەرەوەی دەستێوەردانی ئەقلیمی گەورە هەیە، دەستێوەردانی نێودوڵەتی هەیە، لەبەرەوەی لە ناوخۆی عێراقیشدا هێزەکان بە ئاشکرادا بەشی ئەملاولا بوون، ئەجێندای خۆیان جێبەجێ ناکەن و پەیوەندیان بە هێزە ململانەی هێزە نێودوڵەتی و زلێزەکانەوەیە لە ناو شەرقی ئەوسەدا. ئەی زۆر جار قورسە تۆ بیت تەوەقوعی ئەوە بکەیت کە لە بۆ منە 5 مانگی تر کە ئینتیخاباتەکرێت کێدنی زۆرەیەنێ وە کێش سەرۆک وەزیران دیارریەکە، بەڵام بەپی ئەو پێدراوەی کە هەیە یان با بڵێنەوەی لەسەر ئەرزی واقعا هەیە سەدرەکان زۆر مرتاحن بۆ شێوازی بازنەیە کە دیاری کراوە کە عێراق بۆ بە 83 بازنە انتخابی لە 8 بازنە انتخابی و پێیان وایە کە نزیکەی 100 کورسی دێن و سەرۆک وەزیران لەوانە بێ. بەڵام بیرمان نەچی خۆ دەوڵەتی قانونیش لە ساڵی 2014 95 کورسی بەدەستێنا نەیتوانی با بڵێن نووری مالیکی جارێکی ترکاندی کاتەوە لە وەزعەکە بەرەو ئەو دۆخەڕۆیکە هەیە. لێرەدا گەڕێمەوە بۆ ئەو کێشەیە کە باسم کرد، کێشەی ئەمنی بوونی هێزێکی چەکداری زۆر و هەر لە ئێستاەوە شەڕکردنێکی یعنی جەنگێکی سارد لە نێوان سەدرریەکان و هێزە میلیشیایەکاندا. ئەوانە لەن سەرۆک وەزیران لە ئێمە ئەوانیشڵێن ئێمە قوبڵی ئەمە ناکەین کەواتە دیسان عێراق لە بەردەم ئەگەرێکی ترە بێت بەتاکی لە بەردەم ئەگەرێکی تا ڕادەیەک من بە پێشببینی من ناتوانین بڵێن ئیجابیە داهاتوی عێراق. یعنی زۆر جار یەکەم شت ئەگەر و نەگەرە کە ئینتیخابات بکرێ ڕاستە لە ڕووی قانونی باسمان کرد لە ڕووی تەکنیکیەوەمەە، بەڵام لە ڕووی واقعی و ئەمنیەوەی کە ئەمە گرنگە یەکەمیان ئایا ئەکریان ناکرێت، دووەمیان ئەگەر ئینتیخاباتەکە بکرا لە سەروبەندی ئینتیخابات و دەرچوونی ناوەکان و ئەوانە ئایا بەیەکدا کێشان ڕوو ئەدایان ڕوونادا، ئایا حکوومەتی عێراقی دەتوانێت کۆنتترۆلی ئەو میلیشیانە بکە؟ ئەمە پرسیارە تۆ سەر ڕۆژانە هەفتەیە چەند هەفتەیە پێشووتر هەولێر موشک بارانەکرا هەندێک یعنی پریشەکە هاتووە بەرە وەرێمی کوردستانیش ڕۆژانە تیرۆرکردن یعنی با بڵێن تەسفیەی سیاسی لە نێوان لایەنەکانە دەستی پێکردووە کەواتە ئەگەر بکرێ ڕەنگە دۆخەکە تێک بچێ و ئەگەر ئەنجامیش بدرێت لەسەر نەتیجەکەی یعنی مصادقەکردنی انتخاباتەکە لەلایەن محکەمەی ئیتحادیەوە ئایا لەو سەر و بەندەدا لە ناو دۆخێکی ئاوای کە باسمان کرد تا چەنە بێ ئەمە هەموو ئەگەرەکان لە بەردەم داهاتوی عێراقایە. زۆر باشە کورد ئەبێ لەم حاڵەتەیە چی بکەوە جم و جۆڵەکانی ئەمڕۆ کە بینیمان و لە چەند ڕۆژی ڕابردوویان لە دوو ڕۆژی ڕابردوو جەواد زەریف لە هەرێمی کوردستان بوو بەرپرسە باڵەکانی یەکێتی و پارتی بینی یعنی ئەمانە چی لێ خوێندرێتەوە؟ ئەزانی وەکو ئاماژەم پێکرد ئێران هەستی بۆ کردووە کە لە عێراقدا لەم چەند مانگەی داهاتوودا شتێک ڕوئەداوە خۆشی تەوقعاتێکی باشی هەیە و ئێران ڕاستەوخۆ کاریگەری لە ناو ساحەی سیاسی و ئەمنی و ئەمانە هەیە لە عێراقا ڕاستە ئەمریکا بەهێزە و ڕاستە ئەمریکا لە ڕووی قودرەت و تواناوە بەراورد ناکرێت لەگەڵ ئێراناوەمانە بەڵام لە واقعەکەدا بەهۆی بوونی شیعەیەکی زۆر لە عێراقا کە شیع حکومەکە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی مەزەبیەوە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی دیموگرافیەوە لە ڕووی جوگرافیەوە ئەمانە ئێستا بڵێن هەرێمی کوردستان سووری سەدان کیلۆمەتری لەگەڵ ئێران هەیە ئەمانە خۆی بۆ خۆی هەر هەمووی تەسیراتی هەیە بۆیە جەواد زەریف کە دێتە ئێرە لەم کاتەیە پامی پێەیە بۆ ئەوەی کە دۆخەکە بەرەو کوێ ئەچی ئەمە لە ڕاستی ئەمە خۆی پەیوەندی بە ئەو جۆری دانیشتنانەوە هەبووە کە هەیە کورد ئێمە زۆر جار باسی یەک ڕیزیمان کردووە و زۆر جار باسی یەگەڵ وێستیمان کردووە لە هەموو حاڵەتەکانە زۆر گرنگە ئەوە بمێنێتەوە هەرچەندە بەداخەوە لەم ئێستا باسی دوی ساڵی دکتۆر مەسەلەن پارتی دموکراتی کوردستان ئەڵێ ئێمە لە سەدرریەکان نزیکترین و یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیان ئەڵێن لەگەڵ کۆمەڵێک کوتلەیتر نزیکین ینی هەستەکەی لە ئێستاوە مەسەلەن دوی تیجا هەیە ئەمە باشە یاخود کورد خۆی یەک بێت و لەگەڵ هەمویانە ئێمە هەموو جارت باسی ئەومان کردووە کە پێویستە بەیەکەوە بین بەڵام ئایا ئەو لایەنەی کە نایڵێ دەمەڕێ ئەوە بکە ینی با بڵێن بەداخەوە پارتی هەمیشە سەبەبی ئەوە بووە کە با بڵێن یەکگرتووی یەک ریزی کورد لە بەغاتێک بچێ هەمیشە خۆشی وا پیشانی خەڵکداوە کە نەخێر ئێمە لەگەڵ یەکگرتوون و یەکگەی هەڵوێستی کوردین بەڵام بەداخەوە زۆر جار لە پشتەوە هەوڵی داوە موعامەرە بکە هەوڵی داوە یەکێتی جێبهێڵێ کە ئەمە زۆر زۆر خەتەرناک بووە لە ماوەی ڕابردوودا بینیومانە یعنی بۆ نمونە لە قەزەی هەڵبژاردننی سەرۆک کۆمارە ئەسڵەن پارتی ینی حەسەی ئەو نەبووە کە هاتووە کاندیدیدانا بۆ سەرۆک کۆمار ئەو هەموو
قوت و ئەو هەموو توانایی و هێزەی خۆی بەکارێنا بەڵامە نتیجەیش با بڵێن دۆڕانی پێوە بوو وە کاریگەری ئەو پرۆسەیەش تا ئێستا بەسەر فراکسیۆنە کوردستانێکەوەنەوە لە بەغا هەبوو بۆ لەبەرەوەی ئێمە اتفاقی پێشتر هەبووە کە لە هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم بۆ پارتی بێت لە بەغا سەرۆک کۆمار بۆ یەکێتی بێ بەڵام ئەوانیان ویستە جاوزی ئەمە بکەن و باسی دەنگیانە کرد و باسی کۆمەڵێشتی تر لەو بابەت ئەمە نامەوێت بگەڕێمەوە بۆ ئەوە بەڵام ئەگەر ئەم سیناریۆیە دووبارە بکەنەوە لە ڕاستیە من پێم وایە کورد چەندێک دەنگیش بێنێ چکە بیرمان نەچێ دەنگەکانی کورد لە هەرێمی کوردستان محدودە و ئەوانەی کە لە ناوچە کانی مادەی سەوچلیان ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمن ئەمانش دیاری کراوە کورسیەک زیاتریان کەمتر ئەمە لە قەزەی کورد چارەسەر ناکە ڕاستە خۆشە لە جاتیەوەی 6 کورسی هەبێ کورد 65 بێ بەڵام خۆ هەمومان بینی ومانە زۆر جاری وا هەیە جگە لە 6ەکەی خۆمان 30 ئەندام پەرلەمانی تریش دەنگی پێداوین بەڵام نەمانتوانیوە یاسایەک تێپەڕێنین پرۆژە یاسایەک بکەین بە یاسا بۆیە لە هەمووی گرنگترەوەیە کە ئەم سیاسەتە دووفاقیە نەمێنێ یعنی با بڵێن ئەبێ لەسەر مێزی گفتوگۆ ئەوەی کە هەیە چی ئەوترێ با بوترێ و تەطبیقیش بکرێ ئێستا لەم ماوەی پێشودا چەندین جار وەفدی پارتی هاتووەتە بەغا یعنی کە هاتووەتە بەغا بەداخەوەی بیستومانە وتوانە ئێوە چی ئەڵێن بە سەدرەکانیان وتووە ئێوە چی ئەڵێن ئێمە ڕازیە بین سەرۆک وەزیرانی داهاتوو با لە ئێوە بێ بەڵام با لە کووردا گوێ لە مەسعود بارزانی بگرن وەکو دەمڕاستی کورد لە ڕاستیە ئەمە زۆر خەتەرناکە ئەمە خراپە ئەمە تەسیراتێکی سلبی جێدەهێڵێ ئەگەر بەیەکەوە اتفاقیە بکەن مەسەلەن کورد ئەگەر بتوانن زۆر مهمە بەڵام خۆ ئەمڕۆ وتەبێژی پارتی نەیشاردەوە بەرپرسی دەستگا هەڵبژاردنەکەیان ئاماژەیان بۆ کرد ئێمە لەگەڵ هیچ لایەنێکی کوردیە هاوپەیمانەتی ناکەین یعنی ئەکری لە دوای انتخاباتیشەوە هاوپەیمانەتی بکرێ بەڵام دائیمە کەشی دوای انتخابات تۆ دەزانی جۆرێک لە بێمتمانەیی پێوە دیارە جۆرێک لە یعنی تایی هەڵبژاردن هەر بەردەوامە بێ و خەتەرناکە بێ بەڵام مەترسیەکە لە وایە تۆ لێرە بڵێ وەرە بەیەکەوە دابەزین یان با بڵێن یەک ڕیزە بین هەڵوێستە بین بەس لە پشتەوە بڕۆی داوای پۆستی سەرۆکۆماری یان هەر شتێکی تری لەو بابەتە بکەیت بۆیە من پێم وایە ئەگەر بەو سیناریۆیانەی پێشووترەوە بڕۆینەوە بۆ بەغا وەکو کورد ئەوە من پێم وایە زەرێکی زۆر سەیەکەیە دکتۆر زۆر جارێمە لە بەرنامەکانیش لە کاتی پرۆژیاسای بودجە لە کاتی پێشاتەکان هەمیشە خەڵکیش ڕخنەوەی گرتووە پێگەی کورد ڕۆژ بە ڕۆژ لە عراق دابەز لە بەغدا دابەزێ پێگەی کورد بەچی دابەزیوە و بەچی ئەچێتە شوێنێک کەلانی کەم بتوانرێت دیفاع لە مادەی 140 لەم کۆمەڵێک مستحقاتی خەڵکی کوردستان بکرێت ئەزای پێگەی کورد بەو تاگڕەویە دابەزیوە کە لایەنێگەیکا لە کوردستانە و ئەم تاگڕەویە تەسیری لەسەر بەغایژە بووە بە سەراحەتی و زۆر جار پارتی تاگڕەویەکەی لە ناو پەرلەمانی کوردستان تاگڕەویەکەی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان یعنی دێت لەگەڵ بۆ من لەگەڵێکێتی حکوومەتێک دروستەکە بەڵام لە سەدانەوە پێنجی کادیر و ئەندام و جەماوەری یەکێتی ناڕازیە و بێتاقەتە لەوەی کە یەکێتی بەشدارە لەم حکوومەتە ئێستا گەری سیفتایەک بکەیت لە سانەوە پێ ئەتوان بۆ سانەوە هەشتی خەڵک ئەوانەی کە یەکێتین پێیان وایە ئەبێ یەکێتی بکشێتەوە لە حکوومەت بۆ ئەمە دەرەنجامی ئەو تاگڕەویەیە کە پارتی بەکارهێناوە باشە من پرسیارەکەم کە تۆ لە ناو خۆتە ئەم تاگڕەویە بەکاربێنی و با بڵێن هەر شتێک کە بتەوێ خۆت جێبەجێکەیت و حساب بۆ شەریکەکەی خۆت نەکەی ئەی لە بەغا چۆن داوای هاوبەشی و با بڵێن ئەوە دەکەی کە لەوێش جاری وایە ئەڕۆی بۆ بەغا بە حساب بۆ مەسلەی کورد دەڕۆی بەڵام داوای پۆستێکەکەی داوای پۆستێکی زۆر لە ئاستی خوارەوەش دەکەی یان داوای شتی تافیەکەی وەکەوەی کە پێم وتی کە حساب بۆ سەرۆکی پارتی بگرێت لە مەسلەی کوردای خۆ کورد هەر ئەوان نین کاکە ئەم خەڵکە خوێنی داوە قوربانی داوە ئەنفال کراوە شەهید بووە هێزێکی وەکو یەکێتی 24,000 شەهیدی سنگەری هەیە ئەمە چۆن نەبێتەوە بتەوێت ئەمە بسڕیتەوە آخر چۆن شتی وا ئەبێ کێ توانیوێتی یەکێتی بسڕێتەوە تا تۆ ئەم هینانەکەی بەڵام بە نەتیجە چی لێت بە نەتیجە دێت لەسەر پێگەی کوردەکەوێ پێگەی کورد لاوازە بێ لە مەسلەکانە وەکو یەک نابین یعنی بۆ نمونە ئێستا لە یاسای دادگای فیدراڵیدا کە ئێمە بۆچوونێکمان هەبوو و ئەوانیش بۆچوونێکی تریان نەبوو دەرکە و بۆچوونەکەی ئێمە ڕاستە بەڵام ئەوان لەبەرەوەی بۆچوونی ئێمە بوو قەناعەتیان نەکرد ئەبوایە ئێمە دوای ئەوان کەوتی نایە بەڵام ئێمە نەمان کرد لەناو ئەوە ئێمە سەرکەوت هەموو جارێەوە زەربە لە پێگەی کورد نادا هەموو چۆن زەربە لە پێگەی کورد نایە لێشی داوە ئاخر ئەمەیەکە وای کردووە کە با بڵێن کورد لەو پێگە بەهێزەوە لە جارانەوە کە چوویەوە بەغا لە دوای دروستکردنی حکوومەتەکانی عێراقیەوە لە سەرەتاوە
لەو کاتانەوە ئێمە بم ڕۆژە گەشتوین خۆ ئەگەر کاکەزانە خۆ ئەگەر لەم کاتەیە کە پێگەی کورد بەم شێوەیە دەستور بنووسرایەتەوە دڵنیاتەکەمەوە مادەی 140 ئەبوو ناوی پێشمەرگەیتیانە ئەبوو دروستکردنی هەرێم و فیدراالیەکانی تیانە بوو زمانی کوردی تیانە ئەبوو کە ئەمانە دەستکەوتی زۆر گرنگن پاسپۆرت بە کوردی لێ نەئەنووسرا کە ئەمە شتێکی یعنی وەکو ڕەمزێکی نەتەوایەتی وایە بۆ ئێمە ئەگەر لە ئێستایا بووە بەڵام ئەو سەردەما بۆ لەبەرەوەی بۆ نمونە حەکیمێکی وەکو جەنابی مام جەلال هەبوو کە زۆر جار لە دۆخە زۆر هەستیارەکانە خۆی بەخینی خۆی لە هاتەوە لە هەولێر ئەچووە سەلاحەدین لەبەر خاتری میلەتی کورد چارەسەری کێشەکانی کرد بەڵام ئێستا ئەو کەسە نییە یعنی بەداخەوە سەرۆکی پارتی نەیتوانی ئەم جێگەیە بگرێتەوە کە با بڵێن ئەبوایە هەمومان تەوەقعی ئەوەمانە کرد کە من کردایەتەوە بۆ لەبەرەوەی کورد پێگەی کورد بەرەو پێشەوە بڕوە ئێستا ئەگەر بەو شێوەیە بەردەوام بووینە وەکو کورد وەکو سەردەمی مام جەلال و ئەو سیاسەتەی یەکێتی بەردەوام ئێمە ئەمانوێت یعنی لە کاتی مام جەلالیشدا لە دوای نەخۆش کەوتنیشی ئێمە ئێستا سیاسەتی یەکێتی هاوسەرۆکانی یەکێتی چییە بریتە لەوەی کە ئێمە لابد هەر ئەبێ لەگەڵ بەغایە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانمان بدەیت بەڵام زۆر جار سیاسەتێکی تر تاگڕەویەکی تر بە ناوی مزایدەی دەوڵەت و ئەم جۆرەشتانەوە هاتووە بۆ منە ڕیفراندۆمی کردووە شتێکی کردووە لە کە کاتی خۆی نییە لەو کاتانەیە نەتیجەکەی بەم شێوە کەوتوێتەوە کە پێگەی کورد لاواز بووە بەشێکی زۆر لەو شوێنانەی کە لە دەستمان چووە ئەوە تا ناگەڕێتەوە هەموو ئەمانە وای کردووە کە ئێمە ئەگەر بمانەوێت ئەوانەی کە لە دەستمان چووە بیگەڕێنینەوە و بەرەو پێشەوە بچین ئەبێ ئەو سیاسەتانەی پێشووتر واز لێبێنین یعنی ئێستا بۆ نمونە هێزێکی کوردی ئەڕوا لەگەڵ سەدری و لەگەڵ هێزێکی سونی و ئەمانە یەکەگرێت تەنها لەبەرەوەی کە بۆ نمونە پۆستێک وەرگێ باش ئەگەر پۆستەکەیشی وەرگر لەولاوە یعنی ئەی ئەم هێزە کوردیانە ئیتر چۆن دوای تەعامل لەگەڵ ئەم هێزە کوردیاکەن ئەمە یەک ئەی ئەم هێزە کوردیانەی تر چۆن لەگەڵ بەغایە هاوکاری ئەم هێزە کوردیە ئەبن بۆ مەسلەی بودجە دێتە ناو پەرلەمانەوە کێشەی کەرکوب دێتە ناو پەرلەمانەوە کێشەی جوتیاران دێتە پارەی جوتیاران دێتە ناو پەرلەمانەوە کێشەی دەیان و سەدان ڕۆژانە یاسا و پرۆژە یاسا دێتە ناو پەرلەمانەوە ئەی چۆن ئەمانە ئەتوانن یەکگرتو یەگەڵوێز بن و بۆ ئەوەی پێگەی کورد بەهێز بێت کەواتە پێگەی کورد بەمە لاوازە بێ کە تۆ ئێستا چۆن بۆ مەسەلەن ئێستا عراقی نوێ زۆر جار گرە لەسەر کۆمەڵێک شتەکریان پێشبینی کۆمەڵێکشی تازە نوێ ئەکرێ سەرەوەی ئەو پێشبینی سەدرریەکان بۆ نیشتی لێ دێت مەسەلەن ئێستا لێک نزیک بوونەوەی سعودی و ئێران هەیە مەسەلەن لێک نزیک بوونەوەی ئێران و ئەمریکا تا ڕادەیەکە لە چاو ئەو جەوەی کە چەند ساڵی ڕابردوو عراقی تێدا بوو کورد بۆ ئەمە چۆن ئەبێ خۆی ئامادەکە باشترین پێگە و باشترین ڕێگە و جێگە کامەیە ئەزانی زۆر گرنگە ئێمە زۆر ئاساییە با بڵین لە بەشداریکردنمان لە هەڵبژاردن هەموو هێزێکی سیاسی ئازادە لەوەی کە پێکەوە ئەبێیان نابێ ئەمە شتێکی طبیعیە ئەمە پێگەی کورد لاواز ناکە ڕەنگە لە هەندێک حاڵەتە منافەسە ببێت پێگەی بەڵام خۆی خەتێکی کوردی هەبێت بەڵام گرنگەوەیە کە هەموو لایەک لەسەر ئەساسیات و لەسەر هەک کۆمەڵی خاڵی استراتیژی پێکەوە بڕۆینە بەغا یعنی وەکو وتم لێرەوە کە دەچێت کە انتخابات تەواوە بێت لە دوای ئەوەی کە یەکێک دوو کورسی کەمترە ئەویکەیان کورسێکی زیاترە بەم شێوەیە تەعامل لەگەڵ یەکتریان نەکرێ و با بڵێن حەقد و حەقدکاری بەکارێک نێنرێت یان با بڵێن لە پشتەوە هێزێکی کوردی نەڕوات تەحالف لەگەڵ عەرەبی شیعە و عەرەبی سونەیە بکە بۆ ئەوەی گۆڵ یان با بڵێن پاشقۆڵ لە هێزێکی کوردی تر بگرێ ئەمە گرنگە ڕاستە ئێستا انتخابات ئەگەرەکرێ بە شێوەیەکی دیموکراسیانە هەموو هێزێکی سیاسی پێویستە ململانەی خۆی بکە و خۆی تاقیکاتەوە چانسی خۆی لە بەردەم خەڵکدا تاقیکاتەوە بەڵام مەسلەی بەغا ئێمە مەسلەیەکی جیاوازە بەغا قەزەیەکی نەتەوایەتی و نیشتیمانی سەدان ساڵی ئەم میلەتە لە بەغایە چارەسەرکردنی ئەمانە پێویستی بە چییە پێویستی بە تەفرەقە نییە و پێویستی بە یەکگرتووی هەڵوێستیە بەڵام کە ئەڵێم تەفرەقە نابێ هیچ لایەنێکی تر هەوڵی تاگڕەوی و ئیستیغلالی لایەنەکانی ترکا بۆ ئەوەی کە ئەو بچووک بوونەوە ئەو پاشەکشێ با بچووک بوونەوە نەڵێن ینی ئەو پاشەکشەی لە مافەکانی کوردێ لە بەغدا تەحملی ئەو تاگڕەویەکە نابەتەکییت تەحملیشی نەکردووە حەزەکەم بزانی و ئێستا لایەنە نێو دەوڵەتیەکانیش ئاگادارن کە کورد چۆن پاشەکشەی کردووە و با بڵین
ئەم هێزانە هەرمویان ئاگادارن کە دەستبردن بۆ جیابوونەوە کورد وەکو هەرێمی کوردستان لە بەغایە لەم زروف و کاتەیە شتێک بووە کە هەموو کۆمەلگەی نێودەوڵەتی پێیوتوین کەشتیوانەکەن مەسلەی جیابوونەوە لە عێراق و هەڕەشە و گوڕەشە و وا ئەکەین و ئەماکەین ئێمە لەم زروف و زمانەیە و لەم کاتەیە ئەوەی کە ممکنە بریتە لەوەی کە بە یەک هەڵوێستی بە یەک گوتاری و لەسەر استراتیژێکی کوردستانیانە پێکەوە هاوتەری لە بەغا هەوڵی چارەسەرکردنی کێشەکان بدەیت. پێگەی هەرێمی کوردستان بە قۆتبوونی پێگەی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان حکومڕانی پەیوەندی نێوان هێزولانە سیاسەکان پتەوی و ڕێکی و یەکدەنجی چەند کاریگەری هەیە لەسەر پێگەی کورد لە بەغدا و بەهێزبوونی پێگەی کورد. ئێمە من ئەمە یەک نمونە بۆ بگەڕمەوە جاری پێشووتێر کە پەرلەمانی کوردستان داخرا پێش ئەوەی کە پەرلەمانی کوردستان داخرێت بەردەوام هێزە شیعیەکان کە مناقەشەمانە کرد پەرلەمانتارەکانیان سونەکان ئەیان و ئێوە پێشکەوتون پەرلەمانتانەیە حکوومەتانەیە دامودەستگاتانەیە زۆر شتیانە وتوانە من لێ ناشارمەوە لە دوای ئەوەی کە قەزەی داخستنی پەرلەمانی کوردستان قەزەی درێژکردنەوەی سەرۆکی هەرێم لەو سەردەمەدا و کێشەی مەسلەی ئەوەی کە بەرەو هەڕەشەکردن لە عێراق و نەوتی سربەخۆ و سیاسەتی ئابووری سربەخۆ و لە دوجارە وای لێ هات یعنی ئەتوانم بڵێم ئێستا شتەکە عکس بۆتەوە ئەوان ڕاستە ڕەنگە لە مەسلەی گەندەڵیدا لە مەسلەی تائیفیدا و ململانەی گەورە لە ناو بەغایە هەیە ململانەی ئەمنیە ئەم شتانە کە باسمان کرد بەڵام ئێستا ئەوان خۆزگەبەوە ناخوازن حکوومەت یعنی ئێستا ئەم دوو سێمانەی لێ دەربچێت کە بە لێبڕینی موچەیشەوە لە ساڵی 21 موچە دەدا لە ساڵەکانی ڕابردوودا بەردەوام 4 موچە و 5 موچەی خواردووە ساڵی 2025 موچەی خەڵکی خواردووە ئەوان خۆزگەبەوە ناخوازن یعنی بەداخەوە ئێستا پەرلەمانی کوردستان حکوومەت کۆنتترۆلی پەرلەمانی کوردستانی کردووە لەبری ئەوەی پەرلەمان ڕقیبێ بەسەر حکوومەتەوە ئێستا زۆر جار پەرلەمان حکوومەت بەرنامەی کارە نێریان با بڵین اقتراحیەوە کاڵێ بە ئەمە بخەنەوە لە دنیاوان نییە پەرلەمانی کوردستانمان نبینی وەجارێک وەزیرێکی ئیقالەکە ئیسیجوابی بکە سەرۆکی دەستەیەک یعنی لەم هەرێمی کوردستانە یەکێک نییە لەم وەزیرانە لەم حکوومەتە لەم دائیرە و هینانە کە ڕۆژانە باسی گەندەڵی و قاچاقچی و بردننی پارە و نەوت و چی و ئەمانە کرێ یەکێک نییە کە گەندەڵی کردێ ئەی پەرلەمان بۆ نایکە لەبەرەوەی من ئاماژەم پێکرد یعنی ئەم لاوازیە پەیوەندی بەو تاگڕەویەوە هەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە لەناو حکوومەتە بینی ومانەکە ئەمانە بوو ئێمە ئومێدمان وایە ئەمانە دووبارە نەبێتەوە کورد بەچی لاوازە بێ هەر بۆش لاواز نابێت کە لەوێ ئێمە یەکگرتو یەگەڵ وێز نەبین لە ناوخۆی خۆشمانە ئەساسەکە لێرەوەیە ئەوان مەسەلەن زەمیلی کارەکان تا مەسەلەن پەرلەمانتارە عەرەبەکان ئەزانن کە و دۆخە لە هەرێمی کوردستانە گوزەرە و نقطەی درس و کەلێنەکانمان نەبینەوە هەر هەمووی ئەبینەوە و بە زیاتری زۆرجا معلوماتەکانی ئەوان زۆر دقیقە و ئاگایان لێتی و نەگەرەوان سەفیری وڵاتان ئاگای لێتی کە ئەمانە ئەبێ چارەسەر بکرێ ئەگەر ئەمانەوێ هەرێمی کوردستانە وەکو قەوارەیەک بمێنێتەوە من ئەمیشە وتومە مەترسیە ناوخۆیەکانی هەڵوەشانەوەی هەرێمی کوردستان زۆر خراپتر و جددیترن لە مەترسیە دەرەکیەکان یعنی بۆ نمونە مەسلەی ئازادیەکان گرتنی ڕۆژنامەنووس و سژنکردنی بۆ ماوەی 6 ساڵ لەسەر کۆمنت و نووسین و ئەمانە یعنی چیتیایە ئەگەر شتێک بودرێ بە بەرپرسێکی لە باڵا لەم حکوومەتە یان با ڕخنەیەکی بینیش لە حکوومەت بگیرێ ئێمە بەرەوە پێشەوە چین ئەگەر ڕۆژنامەنووسێکی شتێکی نووسی بێ کە لایەنێکی برینداکرد بێ ئەتوانێت قەڵەم بە قەڵەم جواب بدرێتەوە ئەمە ئەگەرەتەوێت دیموکراسیەت پێشکەوێت بەڵام تۆ دیی ڕۆژنامەنووس سژنەکەی خەیتە زیندانەوە 6 ساڵ حکومی یەدەی و دنیاش داوات لێ ئەکا کە لێخۆشبوونی هەبێ بەیان بە ڕێکارێکی تەواو قانونی بڕاتە پێشەوە ئەمە شتێکی خراپە و لە هەرێمی کوردستان بۆ نمونە لە ڕووی پێشکەوتنەوە کاکزانە ئێستا خەڵک بەسبیری لەوەیە سەری مام موچە ئەدرێل ئەو ئەگەر موچەکە ئەدرێ ئایا لە سابی سوەکەکە ئەبڕن لە سا 15 ئەبرن لە سا 18 ئەبرن ئەمانە کێش بەداخەوە ئەبووە ئێستا خەڵک بیری لەوە نەکردایەتەوە هەموو ئەو خەڵکە لە بیری چوەتەوە کە یعنی بۆ نمونە ئێستا پرۆژەی نوێ لە هەرێمی کوردستانە چەندین ساڵە وەستاوە ڕێگاوبانی تازە جادە پارێک دروستکردنی باخچە دروستکردنی خوێندنگە خەستەخانە ئیخۆ وڵات بەمانە پێشەکەوێ
یعنی وای لێ چەند ڕۆژ چەند یەک دو ساڵێکی تر ڕەنگە لە قوتابخانەکانە سێدەوام و چواردەوامە بێت لە بەرەوەی خەڵک گەشە ئەکا بەڵام لە ئاسی ئەوەدا لە ڕووی اقتصادی و لە ڕووی ئەعمال و پێشکەوتنەوە نەچوونەتە پێشەوە چاولەوە نەبێت لە بۆ نمونە لە هەولێر جادەیەکەکەنەوە و بە کۆمپانیەکانی خۆیان و بە پارەی کۆمپانیەکان نیوەیەک زیاتری بۆ خۆیان نامێنێتەوە و چەندین ڕۆژ تەلەڤیزیۆن پیشانیە داوانە ئەی سەدان شوێنی تر ناوچەی تر وێرانە هەیە کە سیارە هەر ناتوانێت بڕوا بەسەریا بە جادەکان یان بە شوێنەکانە کەواتە ئەمانە ئەم مەترسیانە ئەبێت چارەسەر بکرێ ناکرێت یعنی چیتر خەڵک با بڵین لە ئاسێکی زۆر بە هەزاران و سەدان هەزار کەس نەتوانێت کرێخان و بدا یان با بڵین نەتوانێت پێداویستیەکانی سەرەتاییەکانی بۆ مناڵەکەی دابینکە بەڵام بە سەدان کەسی تری ژەبێ بە میلیۆنان لە تەبقەی تر بشی دکتۆر یعنی شتێکی تر هەیە لە هەرێمی کوردستان زیاتر خەڵک مەشغوڵ کرا بە کۆمەڵێک بابەتی زۆر بچووکەوە و خەم و هەمە گرنگەکانیان لەبیر خەڵک بردوتەوە مەسەلەن ئێستا چەند ڕۆژێکە لە دەڤەری بادینان مەسەلەن سوپای تورکیا ئەگەر بیانوەکە پەکەکەش بێت بەڵام سێ جار بە پێی زانیاریەکان مەسەلەن کیمیایی ڕژێنراوە پەرلەمانتارێک ئێوە مەسەلەن مووقیفێک نییە مووقیفێکی جددی لە ئاستی عراق بڵێن ئەمە سنووری عراقە بۆچی لە مەوزوعی خاڵە سنووریەکان دێ داوای نیوەی داهاتی هەرێمەکە لە مەوزوعی نەوتە داوای نەوتەکە و شەقامی پێوروژێنێ بەڵام لە مەوزوعێکی ئاوایە کە تورکیا هاتۆتە ناو دڵی هەرێمی کوردستانی کاک زانا بەس من ئەوەی خۆ بەسم زەنابت نییە ینی ئەزانم ئەوەی کە من ئاگادار بم لە ناو پەرلەمانی عێراقیدا چەندین جار بڕیار دەرکراوە بۆ ئەوەی کە پێویستە ڕێگری بکرێت لە دەستێوەردانی تورکیا و لەشکرکێشی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستاندا بەش وەکو بەشێک لە عێراق و لە ناو بەغداد ئەوەی کە ئێمە بزانی چەندین جار سەفیری تورکی بانگێش کراوە و ئیدانەی ئەو جۆرە کارانە کراوە بەڵام بەداخەوە لێرەوە لە هەرێمی کوردستانەوە کە لە کاتێکە سنوورەکە لەگەڵ تورکایە لێرەوە مووقیفی جدی نابینی لە پەرلەمانی کوردستان ئێمە نیظامی فیدراڵیمانەیە ئەم نیظامە فیدراالیە هەرێمێکمانەیە ئەم هەرێمە حکوومەتی خۆی هەیە سەرۆکایەتی هەرێمی خۆی هەیە پەرلەمانی هەیە وەنیە دام و دەستگای با بڵێن سنووری خۆی هەیە کە پاسەوانی سنوور و ئەمانەیە کە لەو ناوچانن ئەی باشە ئەم هێزە سیاسیانە ئەم و دام و دەستگا دەستوری و قانونیانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەی ئەمانە بۆ قسە ناکەن بۆ هەڵوێستی جدی نانوێنن من لە بری ئەوە وا بینم کە ئاسانگە هەندێک جار ئاسانکاریە کرێ لەبەرەوەی منانەی سیاسی بە حساب پەکەکەی ئەرلانێکی ترەیە بەڵام حساب لەوە بۆ ناکرێت کە ئەمە پێشێلکردنی سەروەری هەرێمی کوردستانە ئەمە زۆر جار ئەو هەموو نەک زۆر جار هەفتە نییە کە هاوڵاتی سیڤیل لە ژنی پیر لە منداڵ لە گەنج لە هەموو چین و توێژەکان یان برینارە بێ یان شەهید دەکرێت بە دەستی پەرلەمان ئەنجومەی نوێنەران توانێت چی بکات حاڵێکی وهادا ئەنجومەی نوێنەران وەکو ئاماژەم پێکرد خۆ بڕیار دەرکراوە لیژنەی ئەمن و دیفاعی پەرلەمانی عێراق چەندین جار بانگێشتی سەفیری تورکیای کردووە و یاداشتی داوەتە حکوومەت بەڵام لەبەرەوەی هەرێمی کوردستان خۆی بەشێکە لە ناو عێراق و دام و دەستگای خۆیە پێویستە بە شێوەیەکی سەرەکی هەرێمی کوردستان بێتە دەنگ ئەنجا حکوومەتی عێراقی لە زۆر مەسەلەدا یعنی بەسەراحەت پێت بڵێم مەگەر لە دوای ڕیفراندۆمەوەینا زۆر دەستکراوە نەبووە لە هەرێمی کوردستانە و نەیتوانیوە با بڵێن وەکو پێویست لە ناو هەرێمی کوردستانە دەسەڵاتیە بێ بەڵام لە دوای ڕیفراندۆمەوە بەداخەوە کە هەرێمی کوردستان بەو شێوەیە پێگەکەی لاواز بووە تا ئێستا مەسەلەی ڕقابەکردن لەسەر سنوورەکان و لەسەر مەتاڕ و ئەوانە دروست بووە بەڵام ئەمە ناکاتەوەی کە لە ڕووی لەشکرکێشی وەمانەوە بتوانێت کۆنتترۆلی دۆخەکە بکە باشە تەطبیقکردنی مەسلەی یاسای بودجە بەکوێ گەیشتووە ئەوە تا چەند لە ئێستادا خەمێکی گرنگی ئێوە بۆ چاودێریکردن بۆی حاڵەتێکی ناخۆشتر هەڵداتەوە خۆی یاسای بودجە ئێستا کەوتووەتە بواری جێبەجێکردنەوە وەزارەتی دارایی عێراق ڕێنماییەکان و تعلیماتی دەرکردووە کە بۆ چۆنێتی سەرفکردنی ئەم یاسایە لە مانگی بڵین لە دوای مانگی چوارەوە ئەخرێتە بواری جێبەجێکردنەوە و ئێمە وەکو خۆمان متابعەکەین و ئومێدمان وایە کە ئەو ڕێکەوتنەی ئەوەی کە بەلای ئێمەوە مهمە ئەو ڕێکەوتنی کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی کازمیە کراوە وەکو خۆی جێبەجێ بکرێ و لە هەمان کاتە
بە جێبەجێکردنی ئەمە ڕاستە و خۆ پێویستە لێبڕینی موچە لە هەرێمی کوردستان لە نای موچەخۆران نەمێنێ و هەمووسی ڕۆژجارێک خەڵک موچەکەی لە 100% وەربگرێ. زۆر باشە دکتۆر با بینە سەر ئەو چەند خولەکەی ماومانە بینە سەر مەسلەی ڕۆڵی ئەمریکا و ڕۆڵی ئێران لە عراقی داهاتوو ئەنی ڕەنگەوە بۆ بینەرێک کە متابعی سیاست و داهاتوی خۆیە کاتەنانەت پەیوەندی ئابووریشەوە هەیە گرنگە پێت وایە ئەمریکا کە ئێستا بەردەوام ئێران لە ڕێی نوێنەرەکانیەوە لە حەشت ئەڵەیە بێ ئەمریکا هێزەکانی بکێشێتەوە ئەمریکاش ڕۆژ بە ڕۆژەوە پێگەی بەهێزتر بێ ینی لە دوجارە ئەمانە لەکوێ ئەگەنە نەتیجەوە تا چەند کاریگەری لەسەر ئارامی عراق بێ وەکو نەتیجەیەکی کۆتایی من پێم وانە ئەمریکا و ئێران هەرگیز نەتیجەی کۆتایی بێ بەڵام لە هەندێک مەسەلەدا ڕەنگە نزیک بنەوە لە یەک و ئەوەی کە من ئاگادار بم ئێستا ڕێکەوتنی ئەتۆمی جارێکی تراتوەتە بەرباز و هەنگاوی پێش باشی مناوە و ئەمە وا دەکات کە بڵێن کاریگەری ئەرێنیشی لەسەر عێراق بێ چونکە لە کاتی ترامبا لە سەروەختی ترامبا ڕێکەوتنەکە تەجمید کراوە و بە تەواوەتی نەگرت ئەوە کرا بەڵکو چەندین حەساری گەورە خرایە سەر دەوڵەتی ئێرانی بەڵام ئێستا بایدن بە شێوەیەکی قۆناغبەندی و بە هێواشی دەوێت با بڵێن لەگەڵ ئێرانە جۆرێک لە کرانەوەیەکی پێوە دیار بێ ئەو سیاسەتانەی ترامپ دووبارە نکاتەوە بەڵام وەکووتم ڕێکەوتنی یان با بڵێن نەتیجەی کۆتایی لەلایەن ئەمریکا و ئێرانەوە ئەمە مەسلەیەکە کۆتاییاتۆ چکە تا ئێستش موشکبارانی یەکترێ کرێ ینی لەم هەفتەیە پێشووتردا ئەم موشکبارانە بۆ ڕای یەکتر ڕاکێشنە سەر مێزی گفتوگۆ یاخود بۆ ئاڵۆسترکردن بۆ ئەکرێت لە هەندێک مەسەلەدا بۆ گفتوگۆ بێندێکیان بۆ ئاڵۆسترکردن بێ یەکی ینی لەم هەفتەیە پێشووتر کوورێ ئەتۆمی تەنس لە خۆر هەڵاتی تاران بردومان کرا لە بەرامبەردا ئێرانیەکان عین ئەسەدیان ئەوە کرد یانیان با بڵێن کاڵم ئێرانەکان تاقمەکەی ئەوەی کە لەگەڵ یاەتی هەمووی تۆ ڕاستە خۆ حاشەکەی باجا مەبەستم لەوەیە نەتیجەی کۆتایی من پێم وایە نییە بەڵام بۆ منە ڕەنگە لە ئینتخاباتی عێراقیدا ئەگەر کۆتایی پێ بێت و نەتیجەکە لەگەڵ لەسەر کاندیدە گەرد و لایەن ڕێبکەون ینی ئەمە زۆر ئەگەرێکی کراوەیە و ئەگەری کراوە هەیە کە بەعکسی شۆ پێت وایە قسەی سەدر مقتەدا سەدر مەسەلەن زۆرێک بێ لەوەی کە عراق جارێکتر بگێڕێتەوە دەستی خۆی بە مبارەکەی ئەمریکا و ئێران هەرێکەوە بە کەمێک سەهمەوە ئێران ناتوانێت لەگەڵ سەدرا نزیکی بێتەوە ئێران ڕەنگە لاندی حاڵەتە ئەوکو نزیکی بەڵام ڕۆکو ڕێکەوتن ناتوانێت چکە ئێران بەشی خۆیە حەسەی خۆیە ئەمانەی کە لەگەڵ ئێراندان زۆر دژی مقتەدان دژی سەدریەکانن دەوڵەتی قانونە فتحە عسائیبە ئەمانە کە با بڵێن حەکیم نزیکە لە هەردوو لایەنەوە جەماعەتی تیار بەڵام ئەم بەرەیە کە بەرەی ئێرانیە هەموو ئەو حەشدانەی کە میلیشیایانێ وێزی چەکدارن ئەمانە زۆر منافسی سەدریەکانن هەروەکو ئاماژەم پێکرد کێشەکە لە وایە گەر سەدری دەنگی زۆر بێنێ ئەمان قوبوڵی نەتیجە ئینتخاباتەکە نەکەن و بەیەکدا کێشان چکە سەدریش سەرایە سەلامی هەیە میلیشیا هەیە حکوومەتیش بەو شێوە دەستەوەسانە ینی ئەمە تحلیلەکە بەم شێوەیە سەرایە سەلام لەگەڵ ئەوانە لێ بەهر حاڵەوە مەسلەیەکی ترە بەڵام سەدر گێرمەکێشەی زۆری لە بەردەمدایە ڕەنگە ئەگەر لە خۆشی نەبێ لە بەدواجار یەکێکی وەکو کازمی بێ کە پێی پەسەند کراو بێ بێنێتە سەر حکوم بەڵام لە ناوەوە وەکو سینناریۆکە لە ناوە وەزیرەکان زۆربەی زۆری لە خۆی بنێسا و حادیسەیە کە لە خەسخانەی نەخۆشخانەی ئیبن خەتیب ڕوویدا بەهۆیەوە وەزیرەکە لاچوو وەزیرەکە سەدری بوو بەڵام سەدروتی ئەو لای بۆ ئێمەنیەکە کازمی کاتێ دووری خستەوە کەواتە ئەم ئێستا جۆرێک لە سیاسەتی پشبەرتە هەیە ڕاستەوخۆ وەزیرەکان دانانرێت پێت وایە لە عراقیدا هاتووە ئەمە زیاتر زەقە بێتەوە سیاسەتی پشبەردەیە خۆی ئەمە یەک نقطە باسکەم مادام باسی عراقی داهاتوت کرد و باسی مەسەلەی هەڵبژارنت کرد خۆی ئەم هەڵبژارنە ئەگەر بیش کرێ وەکوت من لە ڕێگەی ئەمنیەوە ئالۆز کاوی زۆری بۆ دروستە بێ بەڵام نەتیجەکەش قوبوڵ بکرێ پەرلەمانیش دروست بێ قورسترین مەرحەلەی عێراق بێ یعنی عێراق پێویستی بە تەوافقی سیاسیە تەوافق و ئیتیفاقی سیاسی عێراق با بەڕێوە بەڵام لە دوای ئەمەوە شتێک نامێنێتەوە باسی ناوی تەوافق بێ بۆ لەبەرەوەی تێگەیشتن زۆر کەمە بێتەوە یعنی کاندیدی سەر بەخۆ دەرەچێ
و ئەو هێزانی ئەو کاندیدانێشی کە سەر بەلایەنێکن مەگەر سەدرەکانی لێ دەرکەی ئەوانی تر ڕەنگە لە دوای دەرچوونیان زۆر حساب بۆ کوتلەکانی خۆیان ناکەن یعنی بۆ نمونە کێشەیەکی وەکو بجێتە پێشەوە جاران ئەچووی لەگەڵ 6-7 ڕئیسی کوتلا گفتوگۆتە کرد ئێستا ئەبێت تاک بە تاک لەگەڵ پەرلەمانتاریان دووسێ پەرلەمانتارە دانیشتن بکەیت تا ئیتفاقیە لەسەر شتێکەکەی کەواتە زۆر قورسە بێ ئەم قانونی انتخاباتە خراپتری قانونە بێ بۆ داهاتوی عێراق بۆ ئەمە بۆ عێراقیەکان کۆبوون لەسەری عێراقیەکان هی مەرحەلەیەکی نادیار بوو هی مەرحەلەیەکی چارەنووساز بوو مەرحەلەی دوایی خۆپیشاندانەکان بوو 600 کەس لەسەر شەقام خوێنی ڕژا بوو 120,000 کەس بریندار بوو بە سەدان اختطاف کرا بوو و ڕفێنرا بوو لە دوای ئەوە بە پەلەپەل بۆ ئەوەی خۆپیشاندان بکرێتەوە هاتن وتیان انتخاباتی پێشوەختەکەین و ئەم یاسایە بەکارێن بەڵام لە ئەرزی واقعدا ئەم یاسایە کە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە مەرحەلە قورسەکەی عێراق دەست پێیەکە ئەمە ئەو تێبینیە مەرحەلە قورسەکە بۆچی وەکو ئاماژەم پێکرد ئێمە لەسەر ئەساسی مکەونات و پێکاتە عێراق دروست بووە دەستور بە تەوافق دانراوە دیموکراسیەتێکی تەوافقیمانەیە دیموکراسیەتێکی زۆری نەمانیە بەڵام لەمە دووە لە جیاتی ئەوەی 20 کوتلت هەبێ لە ناو پەرلەماناست ئەبێ بە 100 کوتلە هەموو کەسێک خۆی بە کوتلەیەکە زانێ ڕەنگە ئەم کاندیدانەی سەدرەکان یان ئەوانەی پارتی وەکیەتی وەلایەن بۆ لایەنەکانی خۆیان هەبێ و لە چوارچێوەی سیاسەتی حیزبێک چووکە حیزبی منەظەمن بەڵام ئەوانی تر لە سونەکان هەر پەرتەوازن نەمەرجعیان هەیە لە شتێکیان هەیە شیعەکان بە هەمان شێوە ئێستا من چەندین برادری خۆمانەیە لەو پەرلەمانە ئاگام لێیەتی بۆ نمونە سەر بە دەوڵەتی قانونە سەر بە حەشدەکانە سەر بە فەتحە هاتووە ئەڵێم خۆم کاندید کردوێتەوە بەڵام بەسەر بەخۆی کەواتە ئەمە زۆر قورسە لە دوجار مامەڵی لەگەڵا بکەیت و بەو شێوەیە کە خۆتەوێ ئیتفاقی لەگەڵا بکەیت بەڵێ دو سەرنجی بەڕێز دکتۆر بەختیار کاکەزانە من پێم وایە هەرێمی کوردستان لە ناو عێراقدا لەم انتخاباتەیە ئەبێ هەم بۆ چوونەوەی بۆ بەغا و هەم بۆ بەشداریکردنێکی بە دوامەرحەلەی ناو عێراق وەری بگرێ و خۆی ڕێک بخاتەوە چونکە بەڕاستی وەکو ئاماژەم پێکرد سروشتی انتخاباتەکە و ململانەی ئیقلیمیونە و دەوڵەتی تون بۆتەوە و ناوخۆی عێراقیش لە ڕووی ئەمنی و بەیەکدا کێشان لە هەمووی ئەگەرەکان لە بەردەمایە بۆیە گرنگترین شت ئەوەیە هەموو هێزێکی سیاسی مافەکانی خەڵکی کوردستان و مافە نەتەوایەتیەکانی هەرێمی کوردستان بخاتە سەرووی مافە حیزبی و دەستکەوتە حیزبیەکانەوە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەختیار شاوس وتەبێژی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دکتۆر سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامایی ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ